ئازیزانی من سڵاو، من دکتۆرە ماریا لە بەرنامەی تەندروستی دیمەن لەگەڵتانم. وەرزی سەرمایە، نەخۆشیە وەرزیەکان و حەساسیەت زۆر باوە لەناو مناڵانە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە میوانداری دکتۆر کەریم ئەحمەد محەممەدمان کردووە. پاش کەمێکتر ئەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو، بۆ تاوتوێکردنی نەخۆشیەکانی مناڵان دکتۆر کەریم ئەحمەد محەممەدمان لەگەڵە. کاک دکتۆر بەخێر بێ. کاک دکتۆر، نەخۆشیە وەرزیەکان لەم کاتێ لە مناڵانە زۆر باوە. نەخۆشیە وەرزیەکان کە زیاترێتە لە بەڕاستان چی و چین؟ بەناوخۆی گەورە و میهرەبان، سوپاستان دەکەم بۆ میوانداریە. طبعا ئێستا پاییزە و ئەواتر خەریکە کەونە زستانەوە. لە پایزات لە سەرای پاییز و یا لە ناوڕاست کۆتایەکانی پاییز و کە دنیا سار دەبێ، ئاتەن لە مناڵانە کۆمەڵی نەخۆشی درمی نەخۆشیەکانی کۆندامی هەناسەی پێوترێت لە مناڵانە زیاتر سەر هەڵەدا، لە هەڵامەت و لە ئینفلۆنزا و ئەتر ئەنواعەکان جۆرەکانی ئینفلۆنزا و ئەو ساڵانەی کە کۆرۆنا هەبوو، کۆرۆنا و ئەلتهابی لەوزەتەین و ئەلتهابی قەسەبات و ئەلتهابی بۆری سەرەوەی هەناسە، بۆری سەرۆناسە کە نیشانەی خۆی هەیە. ئەمانە تقریبان سەرەکیترین نەخۆشیەکانی ئەم وەرزن. ئیزافە بووە طبعا لەگەڵەوەشە نەخۆشیەکانی تر شار هەن، مەسەلەن وەکو هینکردنی زگچوون وڕشانەوە، ئەلتهاباتی کۆندامی با بڵێن هەرس، ئەلتهاباتی گورچیلە و میزەڕۆ، ئەوانە ئەلتهاباتی مەسەلەن مێشک و سەحایە ئەو شتانە. ئەمانە هەمووی هەن، بەڵام زۆرترین ئەوانی سەردانیمانەکەن لە مۆرزە. خۆ لە خەسخانە گەر بڕۆی مەسەن ئەتوانین بڵێ لە 10 نەخۆشە هەشتی بەلاین کەمەوە هەشتی ئەم پەتای وەرزی هەیە. پەتای وەرزی؟ بەڵێ پەتای وەرزی. کاک دکتۆر، پەتای وەرزی بۆ نمونە چ کاتێکا دایک و باوکەکە پێویستەکە بهێنە لێ بەڕستان؟ یعنی س دایک و باوک خۆیان لە ماڵەوە هەنێکات دەرمانیان بە مناڵەکانیان لە چ کاتێکا زەڕورە کە بهێنن سەردانی پزیشکی پێ بکەن؟ تەمەەن دەورە بینێ، ینی مەسەلەن گەر مناڵەکە تەمەنی زۆر کەم بێ، 1-2 مانگ و 2 مانگ و 3 مانگ و ئەمانە هەر بە تالیهاتنێک و بە با بڵێن ئەوانە بێ سەردانی دکتۆر بکەن. بەس کە مناڵە گەر گەورەتر بوو، ئەو مناڵان تایەکی بەسیتیانێت، تایەکی خەفیفیانەیە، مەسەلەن یا کۆکەیەکی بەسیت لوتگیرانێکە پژمینێکەم شتانە ئەتوان مەسەلە پەرستۆلی بەنێ خۆیان لە ماڵەوە، شلەمەنی زیادیان بنێ، ئەمانە ئەتوانە خۆیانەوە ئیجراعاتانە بکەن. بەس کە گەیشتە مەسەلەن حاڵەتی تاکەی زۆر بوو، مەسەلەن 2 ڕۆژ زیاتری خایاند، بەرز بوو تاکەی بۆ نمونە، یان هەناسەتونی لەگەڵا بوو، کۆکەی مەسەلەن زۆر بوو، ئترکە هین ناکرا، زعاجێ زۆر زعاجێ کرد، خواردنی کەمە خوارد، مەسەلەن ترسیەوەیان هەبوو کە تووشی وشبوونەوە بێ ئەو شتانە، ئەو وەختە پێویستەکە سەردانی دکتۆر بکەن. کاک دکتۆر، کاتێککە پەتاوەرزیەکانە گیرێدیان سکچون و ڕشانۆژ لەگەڵێ، مناڵەکان تووشی وشکبوونەوە ئەبن، بە چه حاڵەتەکە ینی بە چه نیشانەکە دایک و باوکەکە بزانن کە ئەم مناڵە تووشی وشکبوونەوە بۆ پێویستی بە سەردانی پزیشکە؟ خۆی لە زگچون ڕشانەوە دیارێت ئەرشێتەوە سکێچێ و وشکە بێت و مناڵەکە دەمی وشکە بێ، چای وشکە بێ، میزکەمەکات، میز نەکردن مەسەلەن من نیشانەیەکی سەرەکیە لە مناڵە. بەڵام لە زستانە وشکبوونەوە خاصن لە کۆندامی هەناسە و لەم پەتاوەرزی زستانە وشکبوونەوە تەبان کەمترە لەوەی کە چون و ڕشانەوە ڕوەدات، بەس مناڵەکە مەسە خواردنی پێ ناخورێ، هیچ ناخوات، بێتاقەتە بێ، شتای نامێنێ، میزکردنی کەمە بێت و دیسانەوە، ئەمانە و نیشانەیەوەن کە وشکبوونەوە هەیە. بەڵێ کاک دکتۆر، پەتاوەرزیەکان زیاتر ڤایرۆسین. ئەم ڤایرۆسانە لەناو خەڵکەوە باوە ئەڵێت هەتا سایکڵی خۆی هەتا سۆری خۆی تاوا نەکات و هەفتێک تێنەپەڕێنێ، ئەم مناڵە ینی ئەم کەسە هەر لە گەورەشە چاک نابێتەوە، لە مناڵیشە بە هەمان شێوێ. بۆ با بڵین کەمکردنەوەی ئەم نیشانانە، ئەم ناڕەحەتیانەی مناڵانە ئەکرێت هیچ ڕێگە چارێک هەبێت؟ خۆی شەرنی هەمووی هەفتە بخانێ، هەیە کەمترە خانێ زیاترە خانێت، بە گوێرەی نەخۆشیەکە سەمسە کۆرۆنا زیاترە خانێت، مەسەلەن H1N1 ئینفلۆنزا شتانە زیاترە خان. ئێستا پەتایە لەم کاتە هەیە هەندێک جار 2 هەفتە زیاترش ئەخانێت. مناڵ بێتاقەتە کاتای زۆرە بێ، ئازاری زۆرە بێ، خواردنی کەمە کاتەوە،
ئەمانە یعنی ئێمە چیمان لەسەر ئەگەر ڤایرۆسی بوو ترسێوەمان نەبوو مەسەلەن تووشی ئلتاباتی بەکتریایی ببێت سەکەندەری ئینفێکشن پێوترێ ئەو ختە توانرێ مەسەلەن بە پەرستۆلە بە برۆفین یا بەو شتانەی کە هین کەمەکاتۆ ئاوسان کەمەکاتۆکو ئەلەرمین و ئەو جۆرەشتانە لە سەوائلی شلەمەنی زۆر خواردن ئەمانە هەمووی قەترەی مەسەلەن بۆ لوتگیران و شتانە ئەمانە شتی سەرەکین شتی ئەساسین بەڵام هەر کاتێک بزانی کە بۆی هەیە ئەمە مەسەلەن بووێتە بەکتریا ئەلتابەکەی زیای کرد بێ هەناسەی تون بوو بێ مەسەلەن شتیوە ئەو وەختە توانرێت ئەنتیبایۆتیکیا با بڵێن دژەتەن ئەوانی بۆ زیاد بکرێت یا هەندێک جار مەسەلەن پێویستەکە ئای بۆ هەڵواسین مەسەلەن مغەزی بینێ بۆی لە وش بوونەوە لەو هینە ڕزگاری بێت کات شۆردایکان زۆر کات لە ماڵەوە سەیدەلێکی بچووکیان بخۆیان داناوە هەر مناڵەکەیان تای لێدیان ناڕەحەتە بە یەکسەر ئەمۆکسیلینیان ئەنتیبایۆتیکی ئێنێ ئەمە مشکلە بۆ مناڵ دروستەکاتیانە بێت ئیلا لە ژێر چاودێری دکتۆرە پێی بدرێت ئەوە هەڵەیە یعنی ئەوەی کە ڕێگە پێدرا بۆ دایکان لە ماڵەوە بەکاری بێنن دەرمانی تایە مەسەن قەتری لوتگیرانە ئەو خوێکەیە مەسەلەن مغەزیە ئەگەر مناڵەکەی زگچوون وشتی وای هەبێ شافی تایە مەسەلەن هەندێک جار هەندێک دەرمانی کۆکەی بەسیت ئەمانە ڕێگە پێدراون بەس ئەنتیبایۆتیک ئەمۆکسیلە مەسەلەن هەر کامێکیان بێ ئەزیوانس ئەزیترۆمایسین بێ هەرچی سوپراکس بێ مەسەلەن هەر کام لەمانە مەفروض نییە دایکان بەکاری بێن هەندێک جار دایکان مەسەلەن یە بۆ لای دکتۆر علاجێکی بۆ نووسێ ئەنتیبایۆتیکی بۆ نووسێ دوایی کاچێتەوە دوای ماوەیەک مناڵەکە نەخۆشەکەوتەوە هەمان شت خۆی هەمان کۆرس دەست پێکاتەوە مادێ جار بۆی بیپێکێ ینی شتەکە ئیسفادەی لێ بکەم منداڵەکە هەندێک جار بۆ هێ و ئەنتیبایۆتیکە گونجاو نەبێ بۆ ئەو نەخۆشیە چونکە مەفروض وایە ینی مەفروض وایە دکتۆر کاتێک کە ئەنتیبایۆتیک هەڵەبژێرێ بۆ بەتایبەت ئەنتیبایۆتیک کاتی هەڵێبژێرێ بۆ منداڵ ینی ئەو ئەنتیبایۆتیکە گونجاو بێ لەگەڵ جۆری ئەو هەوکردنە ئێمە مەسەن بۆ هەوکردنی کۆندامی هەناسە کۆمەڵ ئەنتیبایۆتیک تایبەت بەکارێن بۆ هەوکردنی مەسەن کۆندامی میز کۆمەڵ ئەنتیبایۆتیکی تایبەت مەسەلەن ئەمانە اینجا لە منداڵێک و بە مناڵێکی تر فەرقەکە مەسەن لە بەگوێرەی تەمەن فەرقەکە جورعەکە و با بڵێن مقدارەکەی فەرقەکە لە تەمەنێک بۆ لە کێشێک بۆ کێشێکتر چونکە ئێمە دەرمانی منداڵان ئاتەن بە گوێرەی کێش ئەیدەینێ هەمووی ملیگرام پێرکەیجیە یا هەندێک جار مایکرۆگرام پێرکەیجی ئەمانە هەمووی ئەبێ لە ژێر چاودێری دکتۆرا بێ ئەمە وەکو پێم وتیانی هەندێشتی گشتی وەکو شروبی تا وەکو شافی تا مەسەلەن وەکو ئەم ORS و ئەم شتانەی کە ئەدرێتە مناڵی زگچوو مناڵە زکی بچێت ئەمانە ڕێگە پێدراون و حەقە یعنی مدایکێک لە ماڵە هەیبێت و لە کات پێویستە بەکاری بێنن کات شۆر مادەم ڕێگە پێدراوە ئەتوانێت ڕێنماییمان بیتێ بەپێی تەمەنەکان چەندێک بەکاربێنن ئەختۆ ناتوانین بەگوێ بە پێی وەزنە یعنی بە پێی وەزنە تۆ ئەبێ هەموو دەرمانهینەکەی خۆی بزانین مەسە پەرستۆڵ مەسەلەن چەند ملیگرام بۆ هەر کیلۆیەک مەسەلەن یان برۆفین مەسەلەن چنێ هەندێک دەرمانمان هەیە تا 5 ساڵ تا 6 ساڵ بەکار نایە هەندێک دەرمانمان هەیە ئێمە ئینووسین لە ئینەکە لە بەرگەکان نووسان مەسەن خواری 6 ساڵ بەکار نایە لە دوای لە لەفتەکان وسا بە پێی چاودێری ڕێنمایی دکتۆر یان دێجارەوە ئشکالمان بۆ درستەکانە خۆشەکەی تۆڵی دکتۆرەوە تۆ بۆ نووسیوە و خۆ لە ژێر ئەو تەمەنەوە بەکار نایێت دکتۆر تەقدیرێکە کە ئایا بکە بەسەوە کە بۆی ئەنووسێت بە شێوەیەکی گشتی ئەو نووسینە بۆ دکتۆر نییە ئەو نووسینە بە دەرجەیەکەم بۆ خەڵکیە کاتێک کاچێ پەرەسۆلێک کرا برۆفینێک کرا پۆنستانە کرا مەسەلەن بۆ نووسراوە مەفروضە نەخۆشەکە پابند بێ بۆ ڕێنماییەوە بەس کاتە لای دکتۆر بڕیاری بۆیدا چکە خۆیڵێ ینی هەر دەرمانی ئیندیکیشنی هەبوو ینی پێویستی کرد کۆنتراندیکیشنی نییە ینی کە دکتۆر بڕیاری داکەم دەرمانی پێویستە خۆت دەزانی دەرمان هەموو دەرمانێک گەر بێت و تۆ هینەکانی بخۆین تۆ ڕێنمایەکانی لفلێتەکەی هەموو دەرمانی مزعفاتی هەیە ئیشی دکتۆر چییە؟ ئیشی دکتۆر بەراوردکردنە لە بینی سوودی دەرمانەکە و زەرەری نەخۆشەکە
ئەگەر دەرمانەکە سوودی زیاتر بوو لە زەرری نەخۆشێکە وەختە بێ دەرمانەکە بەکاربێنی بەڵام ئەگەر سەیری ئەگەر دایکان سەیری لیفلێتەکە بکە با بڵێن ئەو کاغزێک کە لەگەڵ دەرمانەکەیە ئەگەر تەماشایی بکەن و لێ وردبنەوە ممکنە زۆربیان ئەو دەرمانانە بەکار نێنن بۆیە بڕیا دکتۆرە بڕیارەدا کە کام دەرمان و بەچی جورعەیەک یعنی بەچی مقدارێک و چەند سەعات جارێک یان جاروە نەخۆشیان مەسەلەن تا هەیە بەڵام جورعەیەکی کەمی پەرستۆ لا برۆفینیان داوتێ تەوان هین نابێ با بڵێن ڕسپۆنس و استیجابەی نابێ ئیسفادەی لێ ناکەم ئەجامە یعنی ناکرێ مەسەلەن ئێمە هێنی بکەین دیاری بکەین مەسەلەن پەراسۆل ئەوەنە بن ئەبێ ئەو کەسە سەیری وەزنی مناڵەکەی بکات و سەیری ڕێنمایی جورعەی ناو دەرمانەکە بکات مەسەگەر 10 کیلۆیە چەنی باتێ مەسەلەن ئەگەر 20 کیلۆیە مەسەلەن چەنی لەناو وەرەقەی ناو دەرمانەکانە ئەوەنە بۆ ئەوەنە کیلۆ مەسەلەن ئەکەوتۆر ئەگەر زیاتری بدرێت ئێستا بۆ منە جاروەکە مناڵەکان زۆر ناڕەحەت دەبن دایکەکە دووجاریان سەجار پاراسۆڵیان ئیبۆپرۆفینی ئاەتێ ئەو کێشەی بۆ دروستەکە خۆی ئۆڤەردۆزمانێ تۆکسیک دۆزمان هەیە یعنی دۆزی زیادە لەگەڵ دۆزی یا جورعەی ژەهراوی ئەگەر گەشتە جورعەی ژەهراوی ئەو وەختە بێ ئیجراعات بکرێ ئەگەر دۆزەکەی زیاد بوو مەسەلەن ممکنە ئەو زەرەری لێ نەدا کە لە جورعە ژەهراویەکە ئیدات هەموو دەرمانێک جورعەیەکی ژەهراوی هەیە کە گەشتە جورعە سەپەرستۆل چەندە سلامەتە بەڵام لە جورعە ژەهراویەکەیە تەواو زۆرە جورعە ژەهراویەکەی زۆرە فەرقی زۆر لە کە گەشتە جورعە ژەهراویەکە تر وەختە بێ مەسەلەن هەندێک جار ڕەنگە پێویستی بگاتە حاڵەتێک کە پێویستی بە غەسلی شۆرنی خوێنە بێ غەسلی خوێن تەنانەت پاراستۆڵش کە بە هەندێک جار دەرمانی سەلامەت ناسراوە ئەکرێت ژەهراویەکە هەندێک جار هەموو دەرمانی ینی گەیشتە تۆکسیک دۆز دەرمان بۆ دەرمان فەرقەکە تەمان هەندێک دەرمان تۆکسیک دۆزەکەی زۆر خەتەرە هەندێک دەرمان تۆکسیک دۆزەکەی با بڵێن جورعە ژەهراویەکەی ژەمە ژەهراویەکەی نسبەتەکەی زۆر بوو کەمتر تاسیرە کاتر بە گوێرەی دەرمانەکان دەرمانی مسەوانەی کە تاسیر کارگەریان لەسەر مێشک و لەسەر کۆندامی دەمار و شتانە هەیە یا دەرمانانی تەسیریان لەسەر سنتەری هەناسەدان و شتانە هەیە ئەو دەرمانانەی مەسەلەن تەسیر هەیە تەسیر لەسەر جگەر زۆرە بۆ نمونە ئەمانە تەواو کارگەریان فەرقەکات. بەڵێ کاک دکتۆر ئەکرێت ئەم نەخۆشیە وەرزیانە ببێتە حساسیت بۆ منە ئیلتیهاباتی قورگ و یان ئیلتیهاباتی هەناسی بۆ دروست بێت و بێتە حساسیت خۆی عادەتەن بۆ هەیە بێتە مزمن درێژخایەن بۆ شێ حساسیەتی لەنجام ئەگەر هەندێک جار کەسەکە خۆی مەسەلەن حساسیەتی تایە بەڵام ئەو نەخۆشیە ئەبێتە هینێک با بڵێن ئەبێتە هۆکاری سەرهەڵدا با بڵێن هۆکاری دەرکەوتنی حساسیەتەکە هەندێک جار قەسەبات مسلمە مناڵان کە تووشی قەسەباتە بن برۆنکولایت ئەگەر خواری 6 مانگ بێ ئەگەر ئەوە هەیە مەسەلەن دووبارە بێتەوە چەند ساڵە لەسەرێک دووبارە بێتەوە تەمەنی گەورەتر بێ ئەگەری دووبارە بوونەوەی کەمترە ئەگەر ئەوە مەسەلەن دوای نەخۆشەکە فعلەن ئەلتیهاب و شتەکە چارەسەر بکەی ماوەیەک بمێنێتەوە بناڵێنە بەدەست حساسیەتەوە بەدەست کۆکەیەکی درێژخایەنەوە یان با بڵێن هەر حساسیەتێک بەم تەنگە نەفەسیەوە یا سیخەی سنگی بێت ئەم شتانە هەندێک جار ئەبن بە یا با بڵێن ماکی نەخۆشەکە ئەو وەختە پێویستەکان مەسەلەن تۆ کە ئەلتیهابەکە چارەسەر کردووە دوایە بێ حساسیەتەکەی بۆ چارەسەر بکەین هەندێک جار بۆی هەیە مەسەلەن هین بێت وای لێکات وەکوتم حساسیەتەکە دەرەکەوێتتر کە دەرەکەوێتتر ئەو وەختە ئەو کەسە مەسەلەن ممکنە بە شتی تری شوای لێبێ مەسەلەن پێشتر ڕەبووی نەبووە یا حساسیە قەسەباتی نەبووە ئەتیادی مەسەلەن ماندوو بوو بێ تەبیعی بووە مەسەلەن بۆنی شتی بەسەر هات بێ تەبیعی بوو بێ دوای ئەمە وای لێ دێ مەسەلەن بە بۆن هەناسەیتون بێ بە کۆکە بگرێ مەسەلەن یا بە هەندێ سەرما و دووەرزکەوتن و هەندێک خۆشۆر نەوشتانە ئەو حساسیتە سەری لێ هەڵباتوە ئەمە شتێکی بەڵێ ئەگەری هەیە ئەو ئەلتیهاباتانە ببنە حساسیت بە تایبەتەگەر کەسەکە خۆی هین بێت ئامادەگی هەبێت هیوایە مەسەلەن ئەگەر حساسیەتشی هەبێ خۆی ئەسڵەن ئەگەر کەسەکە حساسیەتی هەبێ ئەو وەختە نەخۆشیەکەی قورستر دەرەکەوێت
اسم منال معناه بيوتي لارينجو ملاشيا ما هني شلي قرب بانجليز بعرف بيوتي رخاوة الحنجرة. أما أنا خوان دنجك عادة هلا سرتا كلا داي كبن طبعا بجوري قرسي وسكينة خوشيكا منالك كلا سر بشت أي خن يا دكتور دنجيت لسنيوا دنجي لقرجيويت أما طبعا أمانة قر توشي قصبات ببنيا بتا بقرن هلامت بقرن ليان قرسكا زياتر تأثيريان تيكا تالو كس نخوشاني كحساسيت يعني يا بلين نخوشيكي تريانية لقلها مثلا نخوشيك واني بابلين ملاشوان قليشة واني طبعا ملاشوان قليشة طبعا التهابات قصبات ويا بتا بقرن وشتانا بقرن زياتر تأثيريان تيكا بوشو كمان خوان زور جار معرض بويكا شد ببرتها ناسيان دائما مشكلة أنا أبي أخوان أوانا كوكان أبي مثلا سيخيسيان أبيت حتى من علاني كزور أرشينوا أو من على ساواني كزور أرشينوا زور جار أورشانوية كانت حساسية ليان كانت حساسية وسيخيسيان بودر السبيت أمانة طبعا أقر بتا بقرن مقداري نشان كان ساختر أبيت مناليتر طبعا أقر بتايبت أقر هين بتاكرش أقر قرص بيتو بابلن جرعي ميكرو باكو فيروس زور بيت كدكتور منالي سوا عادة خوان كلا دايك بن ألين صمامي معدي شلة يعني هر دايما شير أقريتها بو ناو قرقو ناو رشانوي يعني بيبرشيتها خوي اما منالي سوا نكر اما دو در كمان هي معدي كان سر بين سوريان تشكو معده يكان كلا معده ودرتشي بو دوانغ زغري عندك جار اللي عندي منالا أميان شلة عندك جار تسكا أما يعني رشانوكا أجر تسك بيت طبعا هر سرتا مثلا هر شركة يعني تو أجر شل بي بوي هي دواي شير خواردن دواي كراك شيء منالا كمثلا ينكري بلدمي بيت دروا بهاتنا دروا عندي جار شيرة وعندي جار شوك بانيري ليدت أما أجر مثلا دريشي دوانغ زغري دريشي دوهمي معدة تسك بيه بيوتري بالوركستينوزز كونجنتال هايبرتروفيك بالوركستينوزز أمانة عادة دواي دوسي حفتين جا دركون ولا كورانيشا زياترة ونوبرش زياترة يعني نوبريا لا كورانا لا يعني هيني زياترة روداني زياترة أمانة لسرتا رشانوشتي وهنية بس دواي دوسي حفتة دواي كده سكن الشير خواردن وردا رشانو دس بيكات رشانو وكو أرشيت ودواي ويكسر دواي شيركات يعني بواز يعني كما هني أنا خوشيك نيتوش باونه خوشي شو عادة أنا خوشي من الله قرر تابي معدي هبي اشتهينا مني بس لم حالتها مثلا أرشيتوا دواي ويكسر دواي شيركات أميان علاجك أجر زورين بعادة سونريان بوكن بلادو مانيا دارك من القشناكات كشيء كم بيه بلام أي تريان كبلاي مثلا شلي سوريان تشيك بابلين أما من الآن قشة كان بس بو هي عندك جارتوشي أم دلك زيو بابلين أزاري معدة وأشتانة ببنشكا ترشي معدة لقلاية تدرو ممكن توشي أزاري أمكا بلام أمان وكو أي تريان نية أمان قشيان باشترا استفادة للشركة كان أي تريان بودرجة استفادة للشركة ناكا بۆیە گەشەی کەمترە. بەڵێ کاکتۆر لەسەر بابەتی حساسێت حساسێت بە خواردن هەیە لەگەڵ حساسێت بە هەناسە حساسێتی هەناسە ئەم جانەوان تۆزێک بۆ ڕوون بکەیتەوە. نە حساسێت بە هەموو شتێکەیە و حساسێتی پێستمان هەیەمە هەموو یعنی حساسێتمان هەیە لە چاوە دەرەکەوێ هەمانە لە هەناسا دەرەکەوێ هەمانە مەسەلەن لە پێستا دەرەکەوێ حساسێتمان هەیە بە خواردن مەسەلەن حساسێتمان هەیە بە بۆن و جۆرشتانە همان طبعا حساسية بدرمان وجورشتانا بفيكات كيميائية كان لازم يعني مثلا درمان وشتانا يعني حساسية هنا كي فراوانا بابلين فيلد يا حقل يا فيلد كي حقل كي فراوانا إنسان بوي حساسيتي ب يعني لهمو حساسية بهمو شيء خوي بنوينيا عندك جار مثلا كسيك مشلوك في هذا هم يعني سورة بيت هوا مثلا مشلوك في هذا مثلا بس شو أنا كي تركت هوا مثلا من دار هوا معناه حساسيتي ب
شیری مانگا هەیە پێوێتی کاو ملک پرۆتین ئەلێرجی هیوامان هەیە مەسەلەن لاکتۆز هین ئەنزیمی لاکتەیزی نوقسانە ئەوەی بۆیە ئەوانەی کایکەنە شیری LF ئەوانن کە لاکتەزیان نوقسانە هیوامان هەیە مەسە حساسەتی بە مەسەن بۆ خواردنانی کە مناڵ مەسە تۆ دوای 6 مانگ مناڵ کە خواردنیایی تێ هیوای حساسێت بە جۆری خواردنەکان دروستەکات بە مەسەن بە هێلکە یا بە نان بە گلوتین با بڵێن گەنم و جۆشتانە یا حساسێت بە مۆز مەسەلەن یا بە هەندێک میوە یا بە هەندێک هەیە بە پرتقاڵ پێیاکات یعنی زۆرن حساسەتەکان یەک و دوونین و هەرێکە و حاڵەتێ لە حاڵەتێکی تر چارسەری جیاوازە و دەرکەوتنی جۆری حساسێتەکەش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە. کاکتۆر باسی شیرە کرد حساسەت ئەکرێت مناڵێکی ساوە حساسەتی بە شیری دایکی خۆی هەبێ بە شیری دایک ئەمە حساسێت هەیە مەگەر هین بێ ئەو مناڵە لاکتۆز فری بێ لاکتۆز ئینتۆلەرانس بێ پێ لاکتۆز ئینتۆلەرانس ئەو مادەی لاکتۆزەی کە لە شیرە هەیە ئەو مناڵە ئەو ئەنزیمەی نوقسان بێ کە ئەو شیرە هەز حساسەتی بەو لاکتۆز هەبێ نەقسی هەیە نەقسی لاکتەیزی هەیە لەو کاتا مەسەن شیری دایکەکە زبچوونی پێگرێ گەشەی پێناکە مەسەلەن ئەوە ئەمە هەیە مەسەلەن بەڵێ شیر بە شیری قوتوش حساسەتیە بە تایبەت ئەوەی کە هەیان حساسی بە لاکتۆزەکەیە هەرشیان حساسی بەو پرۆتینە هەیە کە لە شیرەکە چکە پرۆتی شیری قوتو هەموو زۆربەی شیری مانگایە هەندێکی شیری بزنە ئێمە شیری بزنەکە بە تایبەت ئەنووسین بۆ ئەوانەی کە حساسیەتان بە شیری حابەڵە بۆ ئەوانەی کە حساسیەتان بە شیری مانگا هەیە ئەگینە زۆربەی شیرەکان کە ئینەکرێن لە شیری مانگا دروستەکرێن بەڵام وا تەرتیب کراوە کە لەگەڵ شیری دایکە نزیک بێتەوە ئەگینە پێکاتەی شیری مانگا لە پێکاتەی شیری دایک زۆر جیاوازە پرۆتینەکەی زۆر خسترە یعنی 6 جارێک لە هی دایک زیاترە. دەست خۆش بە کاکتۆر ئێمە بەردەوامە بین پاش ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو ئێمە لەگەڵتان بەردەوامین. کاک دکتۆر چۆن دەست بکرێت بە خواردن پێدان بە مناڵەکە لە دایکە بێ وردە گەورابێ لە چ تەمەنەکە دەست بکرێت بە خواردن پێدان بۆی؟ طبعا مناڵ یعنی 6 مانگ یەکەم عادەتەن پێوترێ ئەکسکلوسیڤلی ملک یعنی ئەبێ تەنها شیر بخوات. جاران لە منەظەمە سەحی عالەمی لە 4 مانگیەوە دەسەکرا بە خواردن پێدان بۆ ڕاهێنانی مناڵەکە. ئێستا زیاتر لە 6 مانگیەوە دەست پێکرێت بەستا 6 مانگ یەکەم مناڵ بە پلە یەکەم هەرە بێ شیری پێ بدرێت ئەتە چی شیری دایک بێت چی شیری قوتوو بێ تاوان شیری دایک باشتریشە لە بەروی ینی شیری دایک پێکاتەکەی بە ڕۆژ ئەگۆڕێت حتا نەک بە ڕۆژ حتا بە ئەتوانی بڵێ هەر لە ئەسنای شیر پێدانێکە پێکاتەی شیری دایک گۆڕانکاری بەسرە دێت یعنی یەکەم جار تەڕە دوای با بڵێن پرۆتینەکەی دوای چەورەکە یعنی لە یەک شیر پێدانە ئەگەر مەفروض دایکەکان کە مناڵ ئەخەنە بەرمامکیان لە کاتێکە شیریان بنێ کە با بڵێن لە حاڵەتی ئیسراحەتی خۆیان نابێ نەک بەدەم ئیشەوە بن و مام خاتە دەمی و ڕاکە بەدەم ئیشەوە ئەبێ هینی کردبێ با بڵێن خۆی ئامادە کرد بێ شیری باتێ طبعا ڕاگرتنی منداڵەکە لە وەزعی تەبیعی خۆیان ڕەنگەم بوو کەسێ بیزانێت کە سەری بەرز بێت گۆی مەمکی دایکی هەمووی لە ناو دەمیا بێت تا یەک مەمکی تەواو نەبێ مەمکەکەی تری نایەتێ چونکە لایەکی تەواو بەتاڵ بێ ئینجا تەواو بێ ئەگەر تێری نەخوارد لاکەی تری باتێ باشتری شوایە هەر جاری لایەکی باتێ نەک هەر جاری هەردوو لای باتێ جاری ئەم لا جاری ئەو لا تا 6 مانگی مناڵە بێ ئەوە لەسەر ئەو هینە بەردەوام بێت. ئێمە ئێستا طبعا ئضافە بۆ شیر لە مناڵە لە دایکە بێتەوە لە سەرتا ڤیتامین دی ئەدرێتێ ڤیتامین کەی بۆ ئەکەن بە دەرزی دوای ئەوە شتر ڤیتامین دی ئەدەینێ
عادەتەن دوای 4 مانگی ئەوانە منداڵ کە لە دایک کە بێ خوێنی منداڵ جیاوازە لە خوێنی دایک پێوتێ فیتەل بلات ئەمیان وردەورە ئەگۆڕێت بۆیە لە 3 مانگی یا تقریبان لە 3 مانگی 4 مانگی منداڵ تووشی کەم خوێنیە بێ شتێکی سروشتیە پێوتێ فیزیۆلۆجیکەل ئەنیمیا ینی کەم خوێنی فیزیۆلۆجی ئێمە لەو فترەتەنە دوای ڤیتامینکەکە خوێنی شیری دایک بەعام تەمەەن وەکو زۆر باشتر لە شیری قوتو بەڵام ئاسنی کەمترە لەگەڵەوەشە ئەو ئاسنە کەمە لە شیری قوتووە کە لە شیری قوتووە زیاترە تەبان بەس ئەو کەمەی دایک ئسفادەی لەو شیرە ئاسنە زۆرەی لە شیری قوتو زیاترە ینی شیری دایک ئاسنی کەمترە بەڵام مژینی ئاسان بەڵام ئیسفادەی زیاترە مژینی زیاترە مژینی ئاسانترە ئەنجا طبعاً ڤیتامین دیش کە مناڵ لە دایکەمە ڤیتامین دییانە دەینێ ئەمە وەکو با بڵێن وەکو دەرمانی چین بەنسبەت خواردنەوە منداڵ ئاتەنێمە پیانەڵێن لە 6 مانگیەوە دەست بکەن بە پێدانی خواردن لەمە یەک تۆزراوگرم باسی مادەم هەر لە شیرەکەیە بووین شیری دایک شیری قوتو چۆن بگیرێتەوە باشە دوای ئەو بچینە سەر خواردنەکە شیری قوتو یعنی ئضاف بۆ پاکوتەمیزی طبعا ئەو پاکوتەمیزی شەرتێکی ئەساسیە بە گوێرەی تعلیماتەکان قوتووەک تعلیم ڕێنمایی خۆی لەسرە عادەتەن سەرتابی ئاوکەی تێبکرێ اینجا دوای شیرەکەی تێبکرێ ئاوکە نەگەرم بێ کە هێنی بکات با بڵێن ئەزێتی ناودەمی بە ئەگەر بکە نزیک بێ لە گەرمی لەشی مناڵکۆ یا هیدایکەوە ئەوەڵ ئاوکەی تێکرێت دوای شیرەکەی تێکرێت ئەتر بە گوێرەی پێویستی مناڵەکە عادەتەن ئەوەن لەشی پێ بدرێت لێ بمێنێتەوە تۆ بۆی بزانی کە و مناڵە تێری خواردووە بەڵێت تەبان هەنێ دایک بۆ نەکاتێ مناڵەکان تووشی سکچوونە بێ چەند ڕێژێکی زیاتر شیری تێکن یان ئاوکەی کەمتر تێکەن و لە کاتێکا کە قەبزە بێ بەعکسەوە ئاوکەی زیاتر تێکەن هەردووکشی هەڵەیە ئەمە پێکاتەی خوێی لەشی مناڵەکە ئەگۆڕێت بۆ ئێمە زۆر جار مناڵێ بۆ لامان تووشی سکچوون بووە دوای کە یەکی لەو فەحسانی بۆیان ئەەکەین فەحسی خوێەکانی لەشە وەزیفە لە زمانی وەزیفەی گورچیلە چونکە گورچیلە زەرەرە ئەگەر لەوش بوونا زۆر جار لە منداڵانە کە توش زکچوونە بن زەرباخوا ئەزێت پێگە یەکی لەو شتانە تێکچوونی خوێەکانی لەشە تاوان بە تێکچوونی خوێەکانی لەش مناڵ زەرەر لێکات مەسەلەن سۆدیۆمە زیاد بێ یا کەم بێ سۆدیۆم زیاد بێ کەم بێت بۆیە مناڵ کە تووشی گەشتکە بکات پۆتاسیۆم ئەگەر زیاد بێ یا کەم بێ زەرەری زۆرە بۆ سەردڵی مناڵەکە بۆ سەر یعنی بۆ لەشی مناڵەکە بۆ ترشی خوێن یا بۆ ئەو شتانە ئەمانە زیاد و کەمی طبعاً زەرەر لە مناڵەکە زۆرەدات دوای 5 دوای 6 مانگ عادەتەن مەفروض دایکەکە دەستکە بە پێدانی خواردن بە مناڵەکە بەڵام بە پەلەنەکردن بە قۆناغ مەسەن سەرتا ماوەیەک بۆ ڕاهێنان بۆ تام ئەیاتێ ئەنجا باشتری شوایە لە شیر پێدانە دایکەکان لە یەک کاتە مەسەلەن فترە یەکەم ماوە یەکەم تا بزانن ئەو مناڵە مەسەلەن چی شتێک حساسەتی بە چی خواردنێکەیە یان تەقبولی چی شتێک ناکات چی شتێکی پێ ناکەوێت لەبەرەوە باشترە سەرتا کە شتی ئاەتێ تاکتاک بیاتێ بۆ نمونە مەسەلەن ماوەیەک بەس شۆربای بۆ بکات ماوەیەک مەسەلەن چەند ڕۆژێک مۆزی باتێ مەسەلەن کەم کە تەوانە بێ هینێکی کەم بێ مقدارێکی کەم بێ مەسابێ زەردێنی هێلکەی باتێ لە هێلکە تەوان زەردێنەکەی باشترە بۆ مناڵ تا سپێنەکەی ئەگەر بکرێ سپێنەکە نەدرێتێ خوێ مەسەن لەو تەمەنا بە مناڵ نادرێ ڕۆن و چەوری ئەوشتانە نادرێتە مناڵ مەگەر زۆر ڕێژەیەکی زۆر کەم مەسەلەن شتێکی بۆ بکاش لە شۆربایە کەوچکێکی چا خوێ یا کەوچکێکی چا زەیتی تێ بکە ئەگینە باشتر وایە بێ خوێ و بێ هین بێت دوایەوەتر وردە کە زانی مەسە مناڵەکەی حساسەتی بە هیچ شتێک نییە بەنان مەسەلەن زۆر مناڵ هەیە بەنان حساسەتیە بە مادەی گلوتین بەنانە ئەتەرچی گەنم بێجۆ بێت دوایە کە دڵنییا بێ مەسەتر وردە بۆی زیاد دەکات و مەسەلەن یەکێ لە ژەمەکان ژەمی نیوەڕۆ بێ مەسەلەن عادەتەن یا ژەمی ئێوارە بێ مەسەن بیکاتە خواردن
ژەمی بەیانان و ژەمی شەوەوانە هەرەبێ شیر بێت بەڵام تر وردە پێوت ئەمە پێوتە وێنینگ فود یعنی خواردنی لە شیرگرتنەوە ئەبێتر وردە ئەو معدەی ئەو مناڵە ئامادە بکرێ بۆی بتوانێت خواردنی تر غەیری شیر خواردنی تریش هەرس بکات و قبولی بکات. کاکتۆر هەنێک خانمەیە ئەڵێ من لە چوارمانگی و خواردنی سەرسفرم یا بە مناڵەکەم ئەوە زۆر غەڵەتە پەلەکردن یعنی هین پەلەکردن باش نییە زەرە لە مناڵکەیە دات هەندێک دایک حەزەکە مناڵەکەی زۆر قەڵەو بێت حەزەکە زوو پێ بگات ئەمە هین نییە گرنگ ئەوەیە تۆ مناڵەکەت بە گوێرەی وەزن و کێش و با بڵێن کێش و باڵا و هینی بە گوێرەی تەمەنی خۆی گونجاو بێت ئەتر مەرجنیە تر تۆ قەڵەوی ئللا قەڵەو بێ هەر نۆرمەڵ بێ بە گوێرەی ئەمە جەدوەلێکمانێ خشتێکمانەیە بە گوێرەی ئەو خشتەیە ئەگەر کێش و باڵای مناڵەکە و حەجمی سەروانەی هین بێ گونجاو بێ ئەتر پێویست ناکە ئینسان پەلەپەل بکە ئەمەی کە لە چوارمانگیەوە خواردنایەتە مناڵەکەی هین پەلەپەلەکات ڕاستێک هەندێک خواردنەیە مەسەلەن لە تەمەنێکی تایبەتە ئەدرێتە مناڵ هەموو خواردنێک لە هەموو تەمەنێکە نادرێتە مناڵ ئێمە ئێستا مەسەلەن لە میوەکانە مزرەمانەکان باشترە لە یەک ساڵەیە بدرێتە مناڵ بەڵام مەسەلەن مۆز و سێ و ئەم جۆرشتانە ترێ و مەسەلەن شەربەتی ترێ و ئەم شتانە ئەتوانی زووتر بیەیتێ بەس پرتقاڵ و لیمۆ مەسەلەن مزرەمەنیانە باشترە لە یەک ساڵە بدرێتە دوای دەمانگ بدرێتە مناڵ وهاکە زەهانی هەر یەکە و هەر خواردنە و هینی خۆی کاتی خۆی کاکتۆر شوشە هەیە لە مارکێتەکانە ئێستا تایبەتە بە مناڵ هەنێ میوە شتە تێکەڵ کراوە هەنێک کات کە تامێکی ترشیشی هەیە ئەمانە گونجاون بدرێ بە مناڵ وڵا ئەگەر بابنە لە شینی لە ژێر چاودێری پزیشکیە یا سەیدەلیە ئامادەکرابێ و ڕەچاوی مەسلەی تەمەنە شتانە کرابێ بە گوێرەی تەمەنەکە مەفروض وایە یعنی طبیعی بێت چونکە ئەی چونکە تۆ ئەبێ ینی وزاری سەحا گەردین بێت ئەگەر وزاری سەحا ڕێگەی پێدا بێ معنای ئەو خواردنە یعنی هین بووە لە کوالیتی کۆنتترۆل دەرچووە گونجاوە بۆ ئەو تەمەنە گونجاوە بۆ مناڵە ئاعتیادیە بەس ئەگەر هەر خواردنێک هەر شتێک یان ئەگەر لە کوالیتی کۆنتترۆل دەرنەچوێت یا نەی بێت باشتر ئینسان لە خۆی بەکاری نەهێنێ کاکتۆر زۆرخۆری و کەمخۆری وەکو لە ئینسانی گەورەیە لە مناڵیشە هەیە ئەم زۆرخۆری و کەمخۆریە چۆن چارەسەر بکرێت لەلایەن دایکانەوە چونکە ئێستا وەکو چۆن ئەڵێن کەمخۆری ئەبێتەوەی کەمی گەشە بەڵام زۆرخۆریش ئەبێتە قەڵەوەیەکی زۆر بە مناڵەکە ئەمە چۆن کێشە بۆ مناڵ دروستە بە تاکید خۆی یعنی وەکوتم گرنگترین شتەوەیە کە مناڵەکە وەزن و باڵا و حەجمی سەر و ئەو شتانەی لە هینی با بڵێن قوبولکراوە بێت لە ناو ئەو خشتەیە هین بێت ئەتر زۆر جار دایکان ینی پێوەری دایکان بۆ کەمخۆری و زۆرخۆری ڕاستەکەی زۆر پێوەرێکی دروست نییە هەندێک جار تۆ مناڵەکە بۆێنن ساڵێکە تەمەنی یا 6 مانگە تەمەنی 8 کیلۆ و 9 کیلۆیە دایکەکەڵە مناڵەکەم تێر ناخوات یان باش شیر ناخوا یا کەمە خوات قسەی دایک و هین زۆر پێوەەر نییە زۆر جار دایکەکە مەسەلەن حەزەکات من زۆر جار پیان ئەڵم باشەمە خۆ هەوای نەخواردووە ئەی بەچی وا قڵەو بووە معنایەوە ئەم مناڵە خواردنی باشە شادێ لە خواردنەش کردو ئەوەی وەری گرتووە کفایەتی بووە ناکرێتەوە لە خۆتۆ بڕوانی بۆ مناڵ معدەی مناڵ بچووکیان معدەی مناڵ لە دایکە بێوەنەی گوێزێکە تۆ تەسەوری کەونەی گوێزێ چەنی پێویستە بۆیە مەسەلەن ئەوستی ڕۆژیەکەم ئەو ژەکەی دایک بۆ مناڵ زۆر کفایەتە گەر دایکەکە بە ڕێکپێکی و بیاتێ دوایی ئەمێنێ سەر قڵەوی تەوان هەرۆکو چۆن زعیفی لە مناڵە لە ڕی کە گەشتە دەرجەی لە ڕی تر لەو خشتەیە هاتە خوار و خاڵی ژێرەوەی خشتەکە کە ئەمانە جەدولێکە لەو هاتە خوارەوە ئەبێت بە دوای هۆکارەکەی بگەڕین ئایا نەخۆشیەکی هەیە ئایا مەسەلەن ئامادەکردنی شیرەکە کفایەت نییە جۆری شیرەکە مەسەلەن ڕێژەی مقداری ئەو شیرەی ئەو دایکە یاتە مناڵەکە ممکنە مەسەلەن وەکو پێم وتی مەفروضە شیر ئەوەنەی بۆ بگیرێتەوە لێ بمێنێتەوە مناڵکە خۆی دەمی لێبەردا
نەک مەسەلەن تۆ اینجا ئەگەر ماوەیەک کەمت دایە و گریا دوای مادەی بچووکە بێتەوە کە بچووک بوویەوەتر بە مقدارێکی کەم تێرەخوا ئەو هینەشێ نامێ بگور ئەو نیشانێشێ نامێنێت کە تۆ جاران پێتەزانی مەسەن دوای شیرەکە بگریت لە ئەنجام ئەم سەمناڵەکە لاوازە بێ یا مەسەلەن گەر شیرێکی بۆ بگرێتەوە شیرەکە لەبەر دەستکورتی بێ یا لەبەر هەر شتێک بێ مەسەلەن تەڕ بۆی بگرێتەوە ئێتەوە تەڕ بۆی بگرێتەوە و کالۆری پێسوەر ناگرێت لەبەر مناڵەکە گەشەی طبعاً لە مقابلی ئەوە شاد طبعاً احتمالێ مناڵکە فعلەن نەخۆشیە بێ بە دوای نەخۆشیەکەیە بگەڕی ئەگەر دایکەکە مەسەلەن کەسێکی ڕۆشنبیر بوو کەسێکی با بڵێن هین بوو تەریقەی شیرگرتنەوەکەی دروست بوو مقداری ئاو شیرەکەی دروست بوو ئەو وەختە بێ بە دوای هۆکاری ترای بگەڕین ئایا مناڵە نەخۆشیەکی هەیە مشکلەیەکی هەیە بە دوای ئەوە بگەڕین بۆیە هەموو نەخۆشیەک ببێتەوەی ئەو لاوازی و لە ڕووی ئەو شتانە لە مقابلی شا طبعاً زیادخۆری زۆرخۆری مناڵ طبعاً بۆی هەیە مەسەلەن بۆیە دایکەکە فێری کرد بێت زۆری بۆین بکات هەرۆکو چۆن ئەوتریان بەکەم مادەی ڕایەت ئەمیشان مادە ئەکشێ بەکەم ڕازی نابێت و داوای زیاترەکە وەختە قەڵەوە بێ هەندێک جاریش هۆکارەکەی مەسەلەن نەخۆشیە ئەوش دیسانەوە بێ بە دوای هۆکاری زۆرە مەسەلەن قەڵەوی هەروکو چۆن لە ڕی مشکلەیە بۆ مناڵیش قەڵەویش مشکلەی خۆی هەیە لە مناڵانە بەتایبەت ئەو مناڵانەی کە زۆر قەڵەوەنتر ڕێژەی قەڵەوەکیان زۆرە ئەوانە بێت طبعاً دیسان و فحوساتیان بۆ بکرێت و ڕێژیمێکی خواردنی وان بۆ دابنرێکە ئەگەر نەخۆشییان نەبوو ڕێجیمێکی خواردنیوان بۆ دابنرێت کە وردە وابکە کە وەزنیان کەم کێشیان ئاسایی بێتەوە کاکتۆر زۆر پێدانی شروبی ئیشتیها بۆ نمونە خانمان زۆر کات لەناو خوێناڵەت ئەم شروبی ئیشتیهای باشە ئەیبات لە سەیدە لە مناڵەکەی بات بۆ یەکڕێت و هێنێت و ئەیاتێ یان یەکێک دکتۆر بۆ نووسێ بەڵام لەسەری بەردەوام ئەبێ ئەمە کێشی چۆن دروستەکە بۆ داهاتوی ئەم مناڵە ینی تۆ مناڵە بەس ئەو 6 ساڵی یەکەم نییە لە داهاتوە بێ بە کەسێکی کامل و گەورە کێشی بۆ دروستەکات خۆی بە گەورەی شروبەکە فەرقەکە مەسەلەن لە شروبەکانە مادەی مشەهیمان هەیە ئەوەی کە ئەشتەها کاتەوە وای ڤیتامیناتشمانێ زۆر جار تێکەڵیشە مەسەلەن پێریاڤیت ئەتیڤیت ئەمانە هینن ئەم مادەی مشەهین ئشتەها ئاوەر ئەم ڤیتامیناتن ڤیتامیناتش خۆیان زۆر جار خۆیان هەر ئشتاکەنەوە زیادە ڕەوی لە هەموو شتێکە خراپە یعنی دایما ئینسان بە هەوڵ بدات سروشتی بێت بەس ئەگەر ناچار بوو هەندێک جار مەسەلەن لەبەر هەندێک وە دکتۆر بینوسێ باشترە زۆر بەردەوام بنێمە کاینوسین بە نەخۆشەڵێ مەسەلەن 2 هەفتە بیێرێ دوای ڕایگرا مەسەلەن دوای 2 هەفتە دیسان و دەست پێ بکە نابێ بەردەوام چونکە ڤیتامینەکان وەکو سوود بەخشن بازێکی کە لە ڕێژەی خۆی زیادی کرد زیان بەخشە بەتایبەت ئێستا مەسەلەن ڤیتامین ئەی ڤیتامین دی مەسەلەن ئەمانە ئەگەر زیاد بن زیانی زۆر لە مناڵەتەن هەروکو چۆن کەم بن زیانیان هەیە زیادیش بن زیانیان هەیە هەموو ڤیتامینەکان ئەبەو شوێنیانی کەم بێ زەرەری هەیە زۆری زیاد بوو زیانیان بەڵێ ئەو مادەی پریاکتینێش با بڵێن مادەی شتا ئاوەرەکە خۆی مادەیە کە زدی حساسیە بەکارێت بەڵام دووسێ ئیشەکە یەک هەر مشەهیشە اینجا خەوش با بڵێن خەو هێنەرە کە خەوهێنەر بوو ئینسان طبعاً خواردنی خوارد و خەوت زیاتر قەڵەوە بێتەوەی کە خواردن بخوا و بجوڵێتەوە ئەو وەختە لە جیاتیەوەی بیکاتە وزە ئەی کاتە کێش ئەی کاتە گۆشت وشتیوە کاکتۆر بێنە سەر بابەتێکی تر فریاگوزاری سەرەتایی بۆ مناڵەکان بۆ نمونە کاتێک مناڵک تووشی حاڵەتێکە بێ ئەم دایک و باوکە چی بکەن تا گەیەن نەخەسخانەوە ئەو حاڵەتانە چین کە پێویستە دایک و باوک ینی بە ئامادەییەوە زۆر بە خێرایی چارەسەری بۆ بکات چونکە کارگەری لەسەر ژیانی مناڵەکە ئەبێت خۆی فریاگوزاری طبعاً بوارەکانی زۆرن لە هەموو ئێمە لە هەموو کۆندامەکانە حاڵاتی ئیمەرجنسیمانەیە لە هەموو سیستمەکانی لەشە لە هەناسا مەسەلەن لە مێشکە لە مەعیدا مەسەلەن لە ئێسقان و لەو شتانە لە هەموویە ئێمە حاڵاتی هینمان هەیە ئیمەرجنسیمان هەیە
مثلا لا هناسا شت برينا بوري هناسا مثلا لا هنا لا بابنا كون دامي لا اسقانا مثلا شكاوي اشتكى لو بابته لا بابنا بريندار بون مثلا يعني لا قشكه مثلا جهراوي بون مثلا خواردني مادەیەکی ژەهراوی شتێک لەو بابەتە نەوت مەسەلەن یا خواردنی دەرمانێک مەسەن دەرمانی کتاب هاتن مەسەن دەرمانی شەکرە یا شتێک لەو یا هەر دەرمانێک بێ دەرمانی گەشکە و مەشکە و جۆرەشتانە کە لە ماڵە هەبێ یا هەر دەرمانێک بێ مەسەن ئەمانە هەمووی مناڵ معڕەزن تووشی بن ئەتەرچی مناڵکە کۆرپە بێ یا مناڵکە لەو نەوعە بێ کە با بڵێن خۆی پێگرتی بێت و خۆی دەستی بگا بە دەرمان و شتەکان بۆیە زەروریان ئەو شتانەی کە زەرە بە مناڵ ئەگەێنێ هاتەن دوور بن لە دەستی مناڵەوە تا لە هەموو دەرمانەکانە ئەنووسرێت ئەبێ پارێزرا بێت دوور لە دەستی پێگەشتنی دەستی مناڵ بپارێزرێت. شتەکانی چاروانم ئێمە مەسەلەن زۆرجار لە هاوینانە کێشەی نەوت خواردنەوەمان هەیە لەبەرەوەی نەوتەکەنە دەبێ ئاو مەسەلەن یا مەسەلەن لە کاتێک کە عایلە دانیشتۆ چەرەزەخوا مەسەلەن گوڵە بە ڕۆژای یا فەستوقی و جۆر شتانە زۆرجار مناڵەکە ئەیباتە دەمی ئاگان لێنێ و ئەپەڕێتە هەناسەی مەسەلەن دەرمانە ها کەزانسە دانراوە لە شوێنێکە دەرمانی شەکرێ یا هەر دەرمانێکە مناڵ هەمووی ئەنێتە سەرەوە هەموو یاخوات ئەمە یعنی بوارەکان زۆرن با بڵێن یا مناڵەکە گەشتکە ئەمە هەر یەکەوت تەبعەن مامەڵەی تایبەتی خۆی هەیە ڕەنگە گەر باسی هەمووی بکەین زۆر هین بکە زۆر بخیانێ بەس بەعام یعنی هەندێک مەبادی عام هەیە ئەتوانرێ ڕەچاو بکرێ مەسەلەن ئێمە لە هینە لە با بڵێن لە تەواریە ئیمەرجنسیە عادەتەن هینێکمانی ABCD مەسەلەن ABCD يعني airway breathing circulation drug يعني airway بوري هنا سموهم ترينشتا حتى لامو طواريك لامو هناك للشرة لبابلين لجبهات كان كعسكري جبنو كهات مثلا كهات نخوش بريندار كي كمشتبه تأميني بوري هنا سيبوك هنا سركي ترينشتا دوای ئەوەنجا تەمینی خوێنی بۆ بکەی سوڕی خوێنین بێ دوای دێتە سەر مەسەلەن دەرمان و ئەو جۆرەشتانە لە مناڵان شابێت یعنی ئەمە ئەوە هین بکرێت یعنی بۆری هەناسە مەسەلەن کراوەیی بە کراوی هێشتنەوەی بۆری هەناسە گرنگترین شتە هەڵوگۆڕی هەوا گرنگترین شتە لە هەموو حاڵەتێکی تاریە لە هەموو بریندارێکە لە هەموو حاڵەتێکی تاریە ئەتر بە گوێرەی هینەکە فەرقەکە مەسەلەن تۆ وەکو پێم وتی بە گوێرەی ئەو حاڵەت تارەیە کە مناڵەکەی تێکەوتووە هینە سەرەتایەکان جیاوازە بەس ئەم مەبادی عامەکانێتی کە مەسەلەن بۆری هەناسە و بەکراوی هێشتنی هەوڵی بەکراوی هێشتنی بۆری هەناسە و ئەگەر نەزیفێک بێ مەسەلەن هەوڵی ڕاگرتنی نەزیفەکە و ئەگەر شکاوێک بێ مەسەلەن نەجوڵاندنی ئەلۆ جۆرەشتە کاوی سۆر خواردنەوەی نەوت کاتێکەنەوە دەخواتەوە مناڵێک دایک و باوکە زۆر کات ئەڵێن با بڕشێتەوە مناڵە دایمە بە دایکان ئەڵێن دایمە بە دایکان ئەڵێن کە مناڵتان نەوتی خوارد با نەڕشێتەوە چونکە ئەسنای ئەو ڕشتانەوە بۆی هەیە مەسەن خۆی کە نەوتەخوا نەوتەکە چێتە بۆری خواردنەوە لە بۆری خواردنەوە دوایی ئەمژرێت و لە ڕێی خوێنەوە بۆ هەیە بچێتە بۆری هەناسە تووشی پێوتێ کێمیکەڵ نیمۆنیا تووشی هەوکردنی کۆندامی هەناسی بکات بەڵام کەڕشایەوە ڕاستەخۆ بۆ نەوتەکە لە سنای ڕشانەوە نەوت بپەڕێتە بۆری هەناسە ئەو وەختە سەریعتر و تونتر تووشی هەوکردنی کۆندامی هەناسەیە هی سنگ و سی و ئەوانە زۆر سپاس کاک دکتۆر ئەمڕۆ لەگەڵمانە بووی ئەزێت کێشە شایانی نیە لە شێوش ساق بێ سلامەت بنیاخۆ ئەزیزانی ئێمە زۆر سپاس تا ئێستا لەگەڵمان بەردەوام بوون بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان بۆ سپاس بۆ نەخۆشخانەی ئاسیا کە هاوکارمان بوون لە تۆمارکردنی بەرنامەکانمان تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.
بێت.